بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هەرشەی ترامپ بۆ سەپاندنی سزا بەسەر عێراقدا کاردانەوەی لێ دەکەوێتەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ئەگەر بە شێوەیەکی دۆستانە لە عێراق نەچنە دەرەوە سزای توند بەسەر عێراقدا دەسەپێنن. هاوکات چین ڕەتی کردەوە و دژایەتی خۆی بۆ سەپاندنی سزا بەسەر عێراقدا ڕاگەاند و هاوکات عادل عەبدولمەهدیش لە کۆبوونەوەی لەگەڵ باڵوێزی چین سوپاسی چینی کرد بۆ هەڵوێستەکانی بۆ پشتگیریکردن لە عێراق لە ئاستی نێودوڵەتی. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر کامران بابانزادە مامۆستای زانکۆ، مامۆستا بورهان محەممەد فەرەج ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. دۆناڵد ترامپ هەرشەی سەپاندنی سزا بەسەر عێراقدا دەکات. دوایەوەی پەرلەمانی عێراق داوای دەرچوونی هێزەکانی ئەمریکای لە وڵاتەکەی کرد، لە بەرامبەردا دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڕەشەی سەپاندنی سزای توند و بێوێنەی لە بەغداد کرد. لە نێو فڕۆکەکەیدا و لامیانی لێدوانێکیدا سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند لە عێراق بنکەی ئاسمانی گرانبەهایان هەیە و ملیارەها دۆلار خەرجی بووە، بەجێشی ناهێڵن تا خەرجیەکەیان نەدەنەوە. ترامپ وتیشی ئەگەر خواستی عێراق بۆ چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا بە شێوەی دۆستانە نەبێت، ئەوە سزایەکیان بەسەردا دەسەپێنین هاوشێوەیان نەدیبێت. سەرۆکی ئەمریکا ئاماژە بەوەش دەکات ئەو سزای بەسەر عێراقیدا دەسەپێنین سزاکان ئێران لە بەراوردیدا شتێکی بچووک دەبێت. لێدوانەکەی ترامپ سەبارەت بە سزادانی عێراق کاردانەوەی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەوە. کەتیبەکانی حیزبوڵای عێراق لەبارەی سزادانی عێراق هەڕەشە لە ئەمریکا دەکەن. ئەبوو عەلی عەسکەری بەرپرسی سەربازی کەتیبەکانی حیزبوڵای عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ئەگەر دۆناڵد ترامپ سزا بەسەر عێراقدا بسەپێنێت، ڕێگە نادەن یەک دڵۆ بنەوتی کەندا و بگاتە بازاڕەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەوکادان ئام غەزعەلی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی سایرۆنی موقتەدا سەدر ئاشکرای کرد جموجۆڵەکان بۆ پێشکەشکردنی پرۆژە یاسایەک سەبارەت بە تاوانەکانی سوپای ئەمریکا لە عێراق دەستی پێکردووە کە بەهۆیەوە ملیارەها دۆلار بۆ عێراق دەگەڕێتەوە و دەبێت ئەمریکا قەرەبووی زیان لێکەوتوانی عێراق بکاتەوە لە جەنگی داگیرکاریدا. هەروەها وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین ڕایگەیاند وڵاتەکەی دژی بەکارهێنانی ڕەشەی سزادانی ستەمکارانەی ئەمریکایە لە دژی عێراق. سەرۆک وەزیرانی کاربڕەکەری عێراقیش سوپاسی هەڵوێستی چین سەبارەت بە بارودۆخی عێراق دەکات. عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی کاربڕەکەری عێراق لە میانی کۆبوونەوەی لەگەڵ باڵوێزی چین لە عێراق ڕایگەیاند بوونی هێزی ئەمریکا لە عێراق بە بڕیاریشی عێراقیانە بووە، بڕیاری کشانەوەشیانی عێراقیە. هەر لە دیدارەکەدا سەرۆک وەزیرانی دەست لە کارکێشاوەی عێراق سوپاسی چینی کرد بۆ پشتگیری عێراق لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی. ڕاشی گەیاند چین ناوبەشێکی بەهێزی عێراقە و ڕێکەوتن لەگەڵ چین بووە بە بابەتی ڕایگشتی و کار بۆ جێبەجێکردنی دەکەن. لالایەکی ترەوە وتەبێژی سەرۆک وەزیرانی بەریتانیا ڕایگەیاند بۆریس جۆنس هیچ پلانێکی بۆ سەپاندنی سزا بەسەر عێراقدا نییە. لێدوانی وتەبێژەکە دوایەوە هاتەرێکە لە عادل عەبدولمەهدی و بۆریس جۆنس پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا جەختیان لە پێویستی کەمکردنەوەی گرژیەکان و هاوکاری نێوانیان بۆ چارەسەرێکی دیبلۆماسی بۆ دۆخەکە کردەوە. سەرۆک وەزیرانی بەریتانیا پابەندی وڵاتەکەی بۆ سەقامگیری و ڕێزگرتن لە سەروەری عێراق دووپات کردەوە. لە هەمان کاتیشدا هایکۆ ماس وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند هەڕەشەکانی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا بۆ سەپاندنی سزا بەسەر عێراقدا بێسوودە. وتیشی ئەڵمانیا لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا گفتوگۆ لەبارەی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران دەکەن و وەڵامی ڕاگەاندراوی ئێران سەبارەت بە پیتاندنی یۆرانیۆم دەدەنەوە. ڕۆژ یەکشەممە پەرلەمانی عێراق لە سەر داوای حکوومەتی عێراق پرۆژە بڕیاری دەرکردنی هێزەبیانیەکانی لە عێراق دەرکرد. با پێی بڕیارەکە دەبێت هێزەبیانیەکان عێراق جێبێڵن و حکوومەتی عێراقیش کۆتایی بە داوای یارمەتی لاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بێنێت.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر سوپاس بۆ ئامادەبوونتان ماوە سەبورانەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین چۆن لە بڕارێکی پەرلەمانی عێراق دەڕوانن بۆ دەرکردنی هێزە بیانیەکان بۆ پێتان وایە ئەمریکا سزای عێراق دەدات؟ يعني كيشكا جاري المسألة أوانية كأمريكا سزاي عراق دا خوي أصلا طبيعتي دركرني برياركا أما بريارة ياسانية برلمان عادة ياسادركا وأم بريارة برياري براي من يعني برياري إراديه مو عراقي كان نية بلكو برياري كبرياري شيعة كان ولجر تأثيري إيران أم بريارة درشوا چونكم نكرد بجداري تياكردو نسونش بجداري تياكردو كواتا أم بريارة كياسانيا برياريكا إرادي شيعي وبپشتیوانی إيراني وبهاوكاري إيران دراوة أما قصة زور حلقري چونكم أم عراقي كدرزبوع عراقي هم ولايك عراقي كردة عراقي سنية وبتايبتي هريمي كردستان كخصوصيتي كي تايبتي خوي هي خلقي كردستان خصوصيتي كي تايبتي خوي هي لصاري نودو بيش أوي كوا صدام بروخيت أم برلمانها بوا وخصوصيتي كي دراوتي تشل لمادة دستورية كان وتشل قانوني إداري دولته دبوايا أمان مراعاتي أوان بكردا بلان نكردا لو بوي كوا إراديكي عراقي وصيغيكي عم بدو زيتو بوها موار كردنوي بوي همو لايق رازي بوي كرد بشتيوان بوي كاشي عب بشتيوان بوايا استا أم يعني روداوة تاز أم روداوي كرودا ناوچكا بوتا بايسي أوي كا خەریکە ئاشتی ناوچەکە کەوتۆ دەبەر ینی ترسەوە یا لە خەتەرێکی گەورایە دەبایە ئەمانە بە مشوەرەت بکرێ بە مشاورە بکرێ ناکرێت تۆ پرس بە من نەکەیت و بڕیاری بەناو منەوە دەرکەی کە ئەڵێ عێراق کەواتە بە هەرێمی کوردستانیشەوە بە هەموو عێراقەوە بۆیە من ئەمەیانە کە لەگەڵ ئەمریکا کردویانە دەبوایە هەڵوەستە بکرێت چونکم پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق پەیوەندیەکە ڕێککەوتنێک هەیە لە نێوان عێراق و لە نێوان ئەمریکا لە ساڵی 2007 و 2010 و تا 2011 تا سیوێکی 2011 لە چوارچێوەی استراتیژیایە یعنی وەکو مزەکەرێکی تەفاهم وایە وەکو لە یەکتێگەیشتنێک وایە کە لە بواری ئەمنیە لە بواری دیبلۆماسیە لە بواری سیاسیە بۆ ماوەیەکی دوورمەدا عراق و ئەمریکا پەیوەندیەکیان هەبێت لەکوێ عراق پێویستی بێ و ئەمریکا هاوکاری بکە لەکوێ ئەمریکا پێویستی بەوە ئەوە بوو کە عراق هاوکاری بکە بۆی عراقێکی دیموکراسی هەموو پێکاتەکانی عراق و هەموو هاوڵاتێکی عراق دروست بێ بەڵام لێرە ئەم بڕیارە وای کردە تەنها شیعی سیاسیش بەڕاستی با ملاحەزە بکەین نەک تەنها کورد نەک تەنها سونە بەڵکو شەقامیش ئەوەی کە خۆپیشاندەرانی ناڕازین بەو بڕیاری کە دەران کردووە ئەو بڕیارە ینی تەئیدی هەموو عێراقیەکانی نییە بۆیە بەڕێی من هەم مشکلە ئەخڵقێ و هەم ئەمە تەسلیم بوونە بە ئیرادەی خارجی عێراق پێ دوای سەرکەوتنە بۆ ئێران ئەم بڕیاری پەرلەمانی عێراق بەدڵنیاییەوە ئەمە داوای ئێران بوو داوای ئێران و هەم وەزارەتی خارجە داوای کرد هەم خەتیبی ئیمام خەتیبی جمعی تاران داوای کرد و حکوومەتی ئێران داوای کردووە خۆی ئەمریکاش خۆی ڕێخۆشکردنەوە بۆ ئەم بڕیارە ینی بە ئەمریکا هەڵی کردی ئانا باسی بڵێ ئەمریکا هەڵی کرد کە کەسایەتێکی وا گەورەی تیرۆر کرد لە عێراق ئەمە هەم بۆ عێراق خراپ بوو هەم ئەمریکاش ینی زۆر بە حەدەسێکی تاریخی گەورە ئەژمێرێ بەڵام تۆ بڵێ هۆکارەکەی چی بوو ئەمریکا لە کۆمەڵی مەسائلە زۆر هەستیارە زۆر حەساسە و بە تایبەتی پرچەکردداری ئەو نوع کردارانە کاریگەری هەیە بۆ سەر حکومڕانی لە ئەمریکا دەستبردن بۆ سەفارەت تەجروبەیەکە دوو تەجروبەیەکیان ساڵی 1970 لە ئێرانە کە ئەو زمانەی کە شۆڕشی ئێران هاتە سەر حکوم و شاڕوخا لە زمانی خومەینیە پەلاماری سەفارەتیاندا و ستافی سەفارەکەیان وەکو ڕەهین گرت 444 ڕۆژ 6 کەسیان سجن کرد و سەفارەتی ئیسرائیلیشان تەسلیم بە فەڵەستین کرد ئەمە ڕەسەن کاریگەری ئەو سەردەما جیمی کارتە سەرۆکی ئەمریکا بوو بووە نقطەیەکی زۆر گەورە لەسەری و ئەگەر لەبیر تامێ چەند ساڵێکی پێش ئێستش لە لیبیا بەڵێ لە لیبیا لە بنغازی کارێکی وە دیسان ئەوش بووە خاڵێکی زۆر گەورە لەسەر کلینتۆن لەسەر ئەو کاتە ئەو وەزیری خارجیە بوو جا لەبەر ئەوە ئەمە ئەمریکایەکان بۆ ئەمە ڕەدەلفعلیان زۆر بەقووەتە
ڕدرێوانی وەکو چۆن هەستکەی ئەمە سیادەی ئەمریکایی خەرق کردووە دێنە سەرخەت و بەتونیش دێنە سەرخەت بەڵام لە من ئەپرسی بەڵا هەڵەیان کرد. سپاس دەکەم دواتر دێنین سەرەوەی ئایا گەر هەیە سزا بسەپێن چ زۆرە سزا بەسەر عێراق دەگەرم ڕابرست دکتۆر کامران جەنابیش بەخێر بێ بە دیاریکراوی دەمەوێت لەسەر کوشتنی قاسم سلێمانی و دەرهاویشتەی بە دیاریکراوی جارە لەسەر ناوخۆی عێراق قسە بکەین چ دەرهاویشتەیەک بە دوای خۆیدا دێنێت. بەڵێ بنای خۆی گەورە میێرەبان دیارە مۆزوعی ئێمە کۆمەڵێک شت وەکو ئەساسیات وەرگرین و ئەوجا حالەتەنە ئاسایەکەی عێراق سیرکەین. یەکەم دەوێت قەناعەتمان بەوەی بێت کە مافی ئەمریکا نییە کەسێک بکوژێ لە بەمەم شێوازەوەتە ئەمە تاوانە بەڵام ئەم تاوانە لە ململانەیەکی سیاسیدا ڕووی داوە و کە دەشکە بابرین دەرچوونی بڕیار بۆ دەرکردنی هێزە بیانیەکان لە عێراقدا ئەمە حالەتێکی تەندروستەوەتە هێزی بیانی هیچ بابرینی وڵاتێکی بێگانە ئەمریکا غێری ئەمریکا لەسەر خاکی عێراق ئەمە حالەتێکی خراپ و حالەتێکە واتە بڕیارێک دراوە بۆ دەرچوونی حالەتێکی خراپ بەڵام عێراق لە حالەتێکی ئاساییدا نیە تاوەکو بڵێن هێزی بیانی لە خاکەکەی بڕواتە دەرەوە واتە ئەم هێزە بیانەکە لە عێراقدان لە حالەتێکدا هاتوون کە عێراق لە دوای 2023ەوە لە حالەتێکی ئاساییدا با بڵێن لە پرۆسی سیاسی بەڕێوە بردووە هەر لە ئەسڵدا لە 2023ەوە بە هاوکاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا حکوومەتی سەدام حوسێن ڕووخاوە کەواتە ئەم سوپایە کە هاتووە ئەم هێزەکە کە ئەمریکا هاتوۆتە عێراقەوە هاتووە بۆ پشتیوانیکردنی هێزە ئۆپۆزسیۆنەکان بۆ دەرپڕاندنی بۆ ڕوخانی ڕژێمی بەعازوە لە ڕابردوودا ئەم هێزانە لەگەڵ ئەمریکا پێکەوە تەنسیقیان کردو بۆ لە ناوبردنی ئەم هێزەی ئێستا کە حالەتێکی کە حزوری ئەمریکای لە عێراقدا هەیە یان حزوری ئێران لە عێراقدا هەیە حزوری تورکیا لە عێراقدا هەیە تایبەتە بۆم حالەتەنە ئاساییەی کە لە 2023ەوە بە قۆراغەکانی عێراق داتیا بڕیوە و حزوری ئەمریکا و حزوری ئێران و هێزە بیانیەکان تایبەتە بە شەڕی دژە تیرۆر و داعش واتە قۆناغی دوای 2023 لە عێراقا عێراقێکی بەهێز عێراقێکی پەرتەوازە عێراقێک کە پەنای بۆ دەوروبەری خۆی بردو عێراقێک کە پەنای بۆ ئەمریکا و هێزی نێودەوڵەتی بردووە بۆ ئەوەی کە ئەمن و استقراری وڵاتەکەی بۆ دروستکە بۆی کە لە مؤسساتی دامەزراوەی دامودەستگا ئەمنی و عسکەریەکان هاوکاری بکە واتە بە شێوەیەک لە شێوەکان واقعی عێراق وای خواستووە و حکومڕانی عێراقی بۆ شێوە نیگەران نەبوو بە موجودەی چونکە بەبێ هاوکاریکردنی ئەم هێزانە وڵاتی پێوپێڕێوە نەچووە ئەمەی کە ئێستا ڕووی داوە دەتوانین بڵێن ئەوەی پەرلەمانی عێراق کە بڕیاری داوە بۆ دەربڕانی هێزیبیانەکان وەکو کاک مامۆستاش باسی کرد لە مادام ئەم هێزانە جیاوازە وەکو بابرێن تەداخلی رووسیا نیە بۆ ئەفغانستان لە 1970ەوە تداخلی هێزێکی احتیلال نیە لە ناکاوێک دەهات بێ واتە حالەتێکی شپرزەیی هەبووە لە عێراقا حالەتێکی نائستقرارێت هەبووە پێشتر حالەتی دیکتاتۆری هەبووە واتە بۆ لە ناوبردنی دیکتاتۆرێت بۆ دابینکردنی استقرارە دوای لە ناوبردنی دیکتاتۆرێت ئەم هێزانە هاتوون بۆیە من تەسەوڕ دەکەم با بڵێن ئەمەی کە لە عێراقدا ڕووی داوە ئەمەی کە بڕیاری دەرکردنی یان دەرچوونی هێزەکانی بێگانە پێم وابوو با بڵێن زۆرێک لە پرسوڕای زێتری دەویست زۆرێک لە با بڵێن وردبینی زۆرتری دەویست بیر لەوە بکەوە ئایا بزانی ئەمە دەرهاویشتە تا ئێستا عێراق پێویستی بە هێزی بیانی هەیە بۆ بواری ئەمنیەت و ئاسایش بە دڵنیاییەوە لەبەرەوەی گە تێبینیت کردبێ تا ئێستاش مەترسیە هەڵانەوەی داعش هەیە و ئەگەر ئەو حالەتش ئەگەدار بین داعشیش بەشێکە لەم حالەتە شپرزەیی کە هەیە بەشێکە لەم حالەتەی کە بەشێک لە وڵاتان و دوورنی ئەمریکاش دەستی لەو مۆزوعیدا هەبێ بۆ ئەوەی کە هەمیشە ئەم خەتەرە لەسەر عێراقدا بمێنێ بۆ ئەوەی کە بیان و بمێنێ و شەرعیت بمێنێ بۆمانەوەی ئەم هێزانە لە عێراقدا وڵاتانی دەوروبەر ئەم تەسیریان لەسەر ئەو مۆزوعیدا هەیە بۆیە سەرهەڵدانەوەی حالەتێکی پەرشێوی سەرهەڵدانەوەی داعش لە عێراقدا جارێک کە پێویست دەکام هێزانە بگەڕێنەوە خۆی ئەگە تێبینیمان کردبێ هەر لە ئیزنهاوەرەوە سیاسەتێکی ئەمریکای هەیە بۆی کە زۆر جار حالەتێک دروست دەکرێت لە وڵاتێکدا حالەتێکی نامستەقر دروست دەکرێت کە مانەوەی گەڕانەوەی ئەمریکا جارێکی تر نەبێتەوە حالەتێکی غەریب یعنی ئێستا ئەمریکا ئەمڕۆ بە قەرار دەڕواتە دەرەوە بەڵام دوور نییە حالەتێک شپرزەی لە عێراقدا دروست بێ و ئەمریکا خۆی دەستی تێیدا بێ جارێککە عێراق خۆی داوای حزوری ئەمریکا بکاتەوە داوای منزومەی نێودەوڵەتی بکاتەوە بێتەوە پشتیوانی لێ بکاتەوە بۆیە ئایا عێراق گەشتۆتە سەر ئەم خەتی ڕاستە شەقامی ئەمنیەتی خۆی ئەوەی کە پرسەرە جەنابەت کردووە لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی پێداویستی بەڕێوەبردنی وڵاتەوە لە ڕووی ئۆقرەیەوە گەشتۆتە ئەو خۆناغی پێویستی بە ئەمریکا و
پێویستی بە هێزی هاوپەیمانان نەمێنێ ئەمەیە مۆزوعەکە بەزی تاوپەیمانانیش بڵێن ئەویان ڕاگەیان تاوپەیمانی دژی داعشکارەکانیان ڕاگرتووە لە عێراق خۆی ئەمەش خۆی پەرلەمانی عێراقیش ئەمەش دووبارە یارمەتی عێراقەیە کە تەنها ڕاگرنی کارەکان نیە ینی دوور نییە ئاسانکاری بکرێت زارێکشکە بۆ گواستنەوەی بزوتنەوە تیرۆریستەکان زارێکە بێنەوە عێراق و وردەوە دەپەرە بستێنەوە ئەمە دیوێکیکە هەیە کە دەڵێ ئێمە کارەکانمان ڕاگرد دژی داعش بەڵامە دیوێچکەی شارەوەی هەیە کە دوور نییە ئاسانکاری بکەن کۆچ بۆی کە زارێک کە داعش لە عێراق سەر هەڵبداتەوە بۆی کە عێراق پەشیمان بێتەوە لەو بڕیاری کە بەس بە کورتی بەڕێزت پێ دوایە هێزی بیانی بەڵام ئاگداری ئەو مۆزوعی بە بەڵام ئەمان نیشانەی ئەوەی نییە کە هێزی بیانی لە عێراقدا شەرعێتیە هێزی بیانی هەمیشە لە عێراقدا هێزێکی ناشەرعیە هێزی بیانی هەمیشە لە عێراقدا هێزێکی نامۆیە وڵات دەگەر خاوەنی سەروەری بێ نابێ هێزی بیانی تێدا بێ بەڵام وەکو گوتم ئەمە بۆ حالەتێکی ئاسایی بۆ فەرمانڕەوایەتێکی ئاسایی بۆ حکومڕانەتێکی ئاساییە وەتە سروشتی عێراق لە 2003 هەتاکو ئێستا بە حالەتێکی نەئاساییدا تێدەپەڕێ بۆیە هەر بڕیارێک دەوێت دەری بکە مراعاتی حالەتە نەئاساییەکەی خۆی بکە کە چەندە تەحەمولی ئەبعادەکان و دەرهاویشتەکانی ئەمە دەکا ئەجینا دەرچوونی هەموو هێزێکی بیانی لە وڵاتی عێراقدا یەکێکە دەتوانم بڵم لە خواستە نیشتیمانی و یەکێکە لە خواستە شەرعی یەکێکە لە خواستە ڕەوایەکانی هەموو پەرلەمان و هەموو هێز و دانیشتوانی ئەو وڵاتە خۆی بەڵێ سوپاس دەکەم ماوەسە سەبارەت بە سزاوی کە ئێستا ترامپ ڕەشەی سەپاندنی سزا بەسەر عێراق دەکا ئەگەر دەڵێ بە شێوەیەکی دۆستانە لە عێراق نەچینە دەرەوە پێ دوایە کارێکی وە سزا بەسەر عێراقدا بسەپێن و سزای ئابووری هاوشێوەی ئەوەی کە لە بەسەر ئێران دەسەپاندووە خۆی ئەمریکا بیەوێت دەتوانێت سزا بسەپێنێ و بەڵام هەموو تەسریحاتەکانی ترامپی شەرت نییە 100% لەبەرەوەی وڵاتی مؤسسات ئەمریکا ینی مؤسساتی تریە دەراسەتی تەسریحاتەکانەکەن دوێنێ وەکیلی نایبی وەزیری دیفاعێکی کۆنیان باسی ئەوەی کردوتی ئێمە بەپی یاسا کارەکەین پرسیاری ئەویان لێکردوتیان ترامپ 52 موقعی دەستنیشان کردو کە لێی بدەن لە ناو ئەو موقعانە موقعی کەڵتوری فەرهەنگیتیایە وتی ئێمە هەرگیز کاری وا ناکەینە با ترامپیش داوێ ئێمە لەبەر ئەوەی بەپی یاسا نێردەوڵەتەکان بەپی یاسای ئەمریکا دەست نادەین لە شوێنەوارەکان دەست نادەین لە شوێنە کەڵتوریەکان وتی ئێمە پێی یاسا ئیشەکەین جا لەبەر ئەوە وڵاتی مؤسسات دراساتی ئەوێ کۆنگرس هەیە و بە حکوومەت تەسریحاتەکانی تەتەڵەکە دوای ئەوە ئیکەنە بڕیار بەڵام ئەگەر بێت و ینی بیەوێت بڵی مبارڕاتی سزا هەیە لە عێراقا بەڵێ ئەتوانێت بەبوونی حەشتی شعبی ئێستا حەشتی شعبی کاتی خۆی میلیشیا بوو حکوومەتی عێراق خۆی داوای هەڵۆشانەوەی ئەکرد خۆی عادل عەبدولمەهدی خۆی داوای هەڵۆشانەوەی کرد وی دەمە خەتەرن هێزێک بوو لە دەرەوەی هێزی سوپا و ڕسمی هێنایان سەپاندیان کردیانەوێ نقسیان ناو سوپای عێراق و یاسایان وەداڕشت دەکرێت هەر لەو ڕێگەیەوە وەک مەجموعەیەکیان کۆمەڵێکی زۆر لە قیادەکانیان لە ناو لیستی تیرۆرایە بەڵێ دەتوان هەر بوونی ئەوانەوە دەتوانن بیکەن بەڵام دیسان بۆ ئەمریکاش قورسە دەبێ من لە سەرەتا ئاماژەم پێکردیانی ئەوایە حکوومەتی عێراق باڵن پەرلەمانی عێراق و ئێستا حکوومەتی عێراقیش تەمان پەرلەمانی عێراق حکوومەتی تەخویل کردووە دەبێ عادل عەبدولمەهدی مەسئولانەتر لەم مەسەلەیە بڕوانێ دەبێ هەوڵ بدا بە شێوەیەکی تەفاهم ینی بە تەفاهمێک لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هێزە بیانەکانەوە بکە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد و فەرمووی ڕاستە ینی تا ئێستا عێراق لەبەر وڵاتێکی سەقامگیر نییە وڵاتێکی مؤسسات نییە وڵاتێکی سروشتی نییە دام و دەستگاکانی پەیوەندیەکانی و دەبێ بزانین عێراق تا ئێستا پێویستی بە ئەمریکا هەیە خۆ ئەگەر تۆ پێویست بێ بۆ وا بکەیتە پەیوەندی لە دابخەی بۆ بڵێنە سڕوانگەیەک و پێویستی پێیت تا ئێستا مەسەری داعش لە کایایە ئەوەتانێ لە دیالە و لە کەرکووک و لە مووسڵ و ئەوانە حرکاتی داعش هەیە و بە پێویستی بە هێزی بیانی هەیە و ئەگەر بێت و ئەو دەعمانە نەبوایە هەرگیز عێراق نەیەتوانین بەرامبەر بە داعش بێتەوە چونکە داعش وڵاتانی تریشی لە پشتە بۆ نمونە ئەوانەیە و لە زۆر مەسائلی قەرز و بەنقی باڵین وەرد بانک و ئەوانەیە کە قەرزە دەنە عێراق و چاوێن لە ئابووری عێراقا دیسان ئەویش هەر ئەمریکا کاریگەری هەیەوانە ئەمریکا دەتوانێت لە هەموو شوێنێکەوە کاریگەری هەبێ سبەینێ لە بواری ڕاهێنانی مەشقوڕاهێنان بەڵێ ئەخکەوتن لە بواری ینی بە چەککردنیان یان ڕاهێنانیان لەگەڵ هێزەکانی عێراقا چ لە کوردستان چ لەوێ لەگەڵ هێزی پێشمەرگا هەموو هێزی عێراقین دەبێت ئەو مەسەلانە زۆر بە جدی وەربگیرە بۆیە دەکرێت دەتوانن ئەسار بخەنە سەر عێراق و دەتوانن گەمەڕۆ بخاتە سەر عێراق پێم سەیرە یعنی دەیانەوە چی بکەن سبەینێ ئەگەر بیەوێ نەوت لە ئوردنەوە بنێرە هەر ئەمریکا دەتوانێت ڕێگە لێ بگرێت لە تورکیا بینێرە هەر دەتوانێت ڕێگە لێ بگرێت نا من
ئەم بڕیاری عێراق بە بڕیارێکی تەندروست نازانم ینی ڕاستە غیتائێکی قانونیاندایە بەڵام غیتائێکی وەتەنی نییە غیتائێکی نیشتمانی نییە چونکم چی لە عێراق لەوەتی پەرلەمانی عێراق لە ساڵی 2003 دروست بووە یاساکانی بە تەوافق دەرکردووە یعنی یاساکانی عێراق یاسایەکی تاکڕەوانە دەرنەچوە ئێمەی کورد تەنیا یاسایەکمان دەرنەکردووە سنە تەنیا یاسای دەرنەکردووە و زۆربەی زۆری کوتلە سیاسەکانی ناو پەرلەمانی شیعە هەرکە بیان ویستای وەکو ئێستا بکەن ئەیانتوانی بەڵام زەرێکی گەوریان لێکرد دەبێت شیعە بەعکسەوە بەڕێی من مراجعی خۆیان کرد بۆ تەنیا خۆیان ماونەتەوە بۆ کورد و شیعە لەگەڵانیە خۆم عێراقی هەمووانە کورد و سنیان لەگەڵانیە ئەم عێراقی هەمووانە بۆیە دەکرێت دیسان ئەتوانێت ئەمریکا لە ڕێگەی کوردەوە سەغرە لە عێراق بدۆزێتەوە دەتوانێت لە ڕێگەی غەرب و غەربی عێراق و سنیەکانەوە سەغرات بدۆزێتەوە بەڵێ بەزە و بڕیارە کە دەرچوو مەسەلەن بکەی سەربازی هێزی ئەمریکی تورکیش لە هەرێمەیە ینی ئەوانیش دەکرێتەوە هەموو دەبێت لە هەرێمیش بڕۆن ئەگەر بەدڵنیاوە دەبێت ئەو بڕیارە ئەگەر لە ئاستی هەموو عێراق جێبەجێ بکرێتەوە تا ئەوەی لە تورکیاوە هاتووە ئەوەی لە ئێرانیشەوە هاتووە ئەوەی لە ئەوروپاوەیە ئەوەی لە ئەمریکاوەیە هەموو ئەگرێتەوە ئەو هێزانەی کە هێزی چەکدار بن بەڵێ سوپاس دەکەم دکتۆر کامرام گەرم وڵای بەڕێز سەبارەت بە مەسلەی ململانەی چین و بڵین ئەمریکا و رووسیا لەسەر عێراق پێ دوایە ئێستا چین دەتوانێت ڕۆڵێک ببینێت چونکە ئەمڕۆ سەفیری چین لە عێراق سەدانی عادل عەبدولمەهدی کردبوو عادل عەبدولمەهدی سوپاسی کردبوو سوپاسی چینی کردبوو هیچ عێراق بەلای چینەوە گرینگە بەتەکید گرینگە بەڵام پێش ئەوەی جوملەیەک دەڵێم وەکو تەوزیحی زیاتر ئەوش ئەوەیە بڕیاری دەرچوون گرنگە هێزە بیانیەکان بەڵام بڕیاریش دەبێت بە شێوەیەک بدرێت کە قابلی تحقیق بێواتە بتواندرێت تەنفیز بکرێ قدرەتی تەنفیزیە بێ هەندێک بڕیار هەیە کە درا هەرچەندە دروستە بەڵام کە تەنفیز نەکرا زۆر جار ئاکامی سلبی لێ دەکەوێتەوە بۆیە دەبێت بڕیار پێشەوەی بدرێ دیڕاستی ئەوە بکرێ ئایا ئەم بڕیارە قابلی تەنفیزە یان قابلی واتە دەتواندرێت تەنفیز کرێیاننا واتە ئەم هێزە بیانیانە یان ناڕۆن عێراق دەسەڵاتی چیە گە نەڕۆن یان دەڕۆن بەڵام بۆ دوان کاردانەوەیان دەبێت ئایا عێراق تەقبولی ئەو کاردانانەوە دەکەن هەردووچیان بریسبەت ئێرە خراپە ئەگەر نەڕۆن عێراق کەواتە بڕیارەکەی داوێتی ئیتر هیچ بایەخێکی نامێنە و هەیمەنەی موەسساتی پەرلەمانیش لە عێراقدا و بڕیارەکەی حکوومەتی عێراقی دەبێت شتێکی زۆر غەریب با بڵێن وای لێدێ هەیمەنەی بڕیار و قدرەتی عێراق دەکەوێ سامی نامێنێ ئەگەر بڕۆن و کاردانەوەیان هەبێ و ئەم هەڕەشانەی کە دەکرێ یان جارێک کە داعش بێتەوە ئەمان بیانەوێ لێگەڕێن ئەم فەوزایە بۆ عێراقیەکان خۆی دووبارە عێراق زەرەر دەکاتەوە ینی بە هەردوو جۆرەکان بۆیە قابلی تحقیقی بڕیار بە نەتیجەی ئیجابی پێویستی بە دیڕاستەی زۆرتر هەیە بەنسبەت چینەوە لەو ماوەنە هەندێک دیڕاستەم لەسەر ئەو بابەتە کرد تۆ ئەگەر تێبینیمان کردوێت چین نادیدە نەگرین چین لەوانەیە یەکێک بێ لە مستەقبەلی نزیک بێتە یەکێک لە ئەو منافیسە گرنگانەی بۆ ویلایەتەکان یەکگرتووەکانی ئەمریکایان ئێستا وای هاتووە چین خەریکە منافیسێکی گەورەتر بێ بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا لە دنیایەدا بەڵام منافسەی چین لەگەڵ ئەمریکایە منافسەیەکی ئابووری بێدەنگە منافسەیەکی سەربازی نییە منافسەیەکی دیپلۆماسی گەورە نییە منافسەیەکی ئیستیعماری نییە چین دەتوانێت لە ئەو بابرین زیانانەی کە لە ڕووی ئابووریەوە بەر عێراق دەکەوێت چین دەتوانێت بە ئەندازەیەک زۆرێک لە قەرەبووی بکاتەوە لەو ماوەی ڕابردوشدا ئەگەر توینیمان کرد بە عادل عەبدولمەهدی سەردانی چین لە مانگیدا سەردانی چینی هەندێک پیان وایە هۆکاری خۆپیشاندانەکان شەرەوە هۆکاری خۆپیشاندان و ئەمانش کە ئەگەر هەندێک دەڵێن ئەمریکا جوڵاندوتی لەبەرەوەی خەریکە عێراق لە مەنزومەی چین نزیک بێتەوە و چین لەوانەیە لە ڕائەیندەدا دەورێکی کاریگەرتر بجێڕێت چین ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاساییشە و دەگونجێ لە ئەنجومەنی ئاسایش چین هاوکاری عێراق بێ بۆ ئەوەی هەر سزایەک بڕواتەوە ئەنجومەنی ئاسایش چین ڕێگەی لێ بگرێ بەڵام ئەمە هەمووی دروستە بەڵام ئەم کاری کە ئەمریکا کردی بە کوشتنی با بڵێن ئەم قاسم سلێمانی و هاوڕێیەکانی خۆ لە دەروی ئەنجومەنی ئاسایشە لە دەرەوەی بڕیارەکانی کۆنگریزیشە واتە زۆر جار ئێستا ئەمریکا لە ساڵی 1990ەوە لە دوایی بابرین کۆتاییاتنی شەڕی ساردەوە کۆمەڵە بڕیارەدا نایگەڕێنەتەوە نەتەوێت گرتوەکان و نایگەڕێتەوە ئەنجومەنی ئاسایش تاوەکو چاوەڕێی بڕیار بکە کەواتە کاریگەری ئەم بڕیارانەی کە ئەمریکا بە تەنیا دەیدا ئێستا وای لێ هاتووە ترامپ بە تەنیا دەیدا لە دەرەوەی موەسساتی کۆنگرسیش دەیدا چین لەو بڕیارانە هیچی پێ ناکرێ و کاریگەری نابێ بۆ ئەوەی کە
ڕەدی ئەمریکا بداتەوە بۆ شێوەیە واتە بڕیارێکە کە نەچێتە چوارچێوەی مؤسساتی و نەستە ئەنجومەنی ئاسایش و کە چین تێدا ئەندامی ئەهمیشەیە بە تەکید ئەو کاتەی پشتیوانیەکانی چین لەوانەیە کاریگەریەکانی بۆ شێوە نابێت بەڵام وەکو گوتم ئەگەر مۆزوعەکە بێتە سەر حەسار و مۆزوعەکە بێتە سەر بوعدی ئابووری ئەمریکا لە مەترسی لەسەر ناوچەکەدا بە تەکید چین دەتوانێت ڕۆڵێکی قەرەبووکەرەوە یان ڕۆڵێکی ئەلتەرناتیڤ بجێڕێ. باش بەس سەبارەت بە کوشتنی قاسم سلێمانی بەتایبەت لەسەر شیعەکان دەرکەوتەکانی چین لەسەر شیعەکانی ناوخۆی عێراق لەو ماوەی پەرتەوازە بوون ئەمە وای کردو جۆرێک لە مەناوماڵی خۆیان ڕێک بخەنەوە یاخود کۆتایی بە خۆپیشاندانەکان بێ لەسەر بربژێری حکومەت ڕێک بکەون. من هەر بۆ خۆم ئەوەی کە ئیخساسم لە تاریخ و لە بزاوی بابرین شیعە و حرکات ئیسلامیەکان هەیە هەر بەدرژای تاریخە هەمیشە یەکێک لە ئیلهامی وحدە یەکێک لە ئیلهامی سەفڕێخستنەکانی خۆیان یەکێک لە ئیلهامی جارێککە شەحنبوونەوەی نێوماڵی خۆیان لە زوڵمی بەرامبەرەکەیاندا دەبینن بە تەکید لە دیدی هەموو شیعەیەکی ئێران و دەرەوەی ئێران ئەمە زوڵمێکی گەورە بۆ لە شیعە کراوە و ئەمە کاریگەری گەورەی دەبێت لە یەخستنەوەی نێوماڵی شیعە و کاریگەری دەبێت لە ئەوەی پێ پێدەن تەعبیەی جەماوەری واتە جۆشدانی جەماوەری جارێککە لەگەڵ جەماوەرەکەی خۆیان ئاشت ببنەوە کە شیعە مەترسی لەسەرە بەڵام دەبێ ئەگەداری ئەوەش بین شەڕی ئەمڕۆ زۆر جار بە تەعبیەی جەماوەری ناکرێت شەڕی ئەمڕۆ بە حرەکاتێکی وا تیرۆر دەکرێت بە دانانی حەساری گەماروی ئابووری دەکرێت ئەجینا شیعە لە ئەوەی کە پێی دەوترێت لە یەک پارچەیی بە جۆشدانی جەماوەر و ئاشکردنەوەی هەمیشە لەو حالەتانی کە کاس لە شوێنێک هەست بە زوڵم دەکەن ئەم کارتەی زۆر بە جدی بەکاردێنن و زۆر بە ئاسانی دەتوانن تەوزیفی بکەن و دەتوانن ئەمە جارێککە بەکاربێنەوە بۆ نێوماڵی خۆیان ئەگە تبینیتی کرد بە هەر لەم دووسێ ڕۆژەی نەک شیعەکانی ناو خۆی ئێران و شارەکانی ئێران هەیەجاناتێکی دروست کرد شیعەکانی دەرەوەی ئێرانیش هەیەجاناتێکی دروست کرد بۆ ئەوەی کە جارێککە هەموو شیعە بزانن کە مەترسیان لەسەرە بۆیە پێویستە تەبابن پێویستە یەک ڕێز بن پێویستە قەدری مەرجەعەکانیان بگرن پێویستە جارێککە بە جۆش و خرۆشەوە کە بزانن ئەمریکا ناحەزیانە و دوژمنیانە واتە چیرۆکی زاڵمێتی بەرامبەرەکەیان هۆکاری گەورەیە بۆ یەقستنیان ئەمە بە درێژایی مێژوو ئەمە ڕاست بووە شیعە هەتاکو ئێستا ئەم هەنگاوە داهاونە بەر وەلەم هەنگاوە ڕەگە تبینیت کە لەم دوو سێ ڕۆژانەدا زۆر سەرکەوتوو بوون بەڵام ئەم جەنگەی کە لەگەڵیان بەکاردەهێنرێ لەوانەیە تەعبیەی جەماوەری نەبێتە کارتێکی وا بەهێز بۆ مواجهەیە. سپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمانە دواتای ڕێم بۆ لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە وڵاتە. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 سلیکۆنی واشێری حراری براندێکی نوێی سەردەمیانە و ڕێگە پێدراوە و ئاڵمانیە بەکاردێت بۆ سەرجەم و شوێنانی کە حرارین و گەرماتەیاندا لە سەر و 380 پلەی حراریەوەیە ئەم سلیکۆنە توانای چاکردنەوەی سەرجەم شکاویەکانی هەیە سلیکۆنی واشێری حراری توانای چاکردنەوەی بەشەکانی ئۆتۆمبیل و بەشی میکانیکی کارگە و شوێنە بەرهەمهێنەرەکان و چەندین شوێنی تری هەیە ئەم سلیکۆنە گەرانتی لە 100% لەگەڵدایە و توانا و هێزەکەی سەرسامت دەکات بخوازێ ئارەزووتیان لە هەرچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێز تەموو چێژی برنجی ئیمانیا یەکتری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوون تا تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە
برنجی 11-21 هندی و 11-21 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لە دایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست ماوەسە بڕام گەرم و لای بەڕێز سەبارەت بە پێگەی عێراق بێ دوای ئەمریکا بەو ئاسانی عێراق چۆڵ بکە چووکە باز دەکەی کە 3 تریلیۆن دۆلاری لە جەنگی عێراقدا سەرف کرد و 5,000 سەربازی کوژراوە. اینجا بەرژەوەندی ئەمریکا لە عێراق لەگەڵ بەرژەوەندی ئێرانش جیاوازە بڵێن؟ خۆی ئەسلی شەڕەکە ئەمەیە، هۆکاری ئەسلی شەڕەکە ئەمەیە. ئێران نایەوێت ئەمریکا لە عێراقا بێ و ئەمریکاش نایەوێت ئێران لە عێراقا بێ. باش ئەمە ئەسلی مۆزوعەکان هەر هەموو ئەمریکا هاتووە ئەسڵەکەی ئەمەیە. بەرژەوەندەکان جیاوازن بڵێن؟ بەڵێ بەدڵنیاییەوە چۆن ئێران بەرژەوەندی لە عێراقایە و لە کۆمەڵی مەسایلە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی مەزهبیەوە و لە ڕووی ئابووریەوە پەیوەندی نێوان ئێران و عێراق و لوبنان و سووریا و ئەم منطقانە بە استراتیژی ئەزانێ بۆ عمقی استراتیژی دەوڵەتی ویلایەتی فەقی ئەزانێ لە ڕووی تاریخیەوە و لە ڕووی پێداویستەکانی ئێستەشەوە وکوتمی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابووریەوە. ئەمە لایەکی دیکە ئێران وایە بینێ. ئەمریکاش دەڵێ من عێراق 5,000 جوندیم سەربازم تیا داوەتە کوشتووە ئەوە تریلیۆن دینارم تیا خەرج کردووە و دەمەوێ ئەم وڵاتی کە من ڕزگارم کردووە دەبێ دش بە ئێران من یان لایەنی کەم ناوێت دەسی ئێوە ئێرانی تیابێ. جا مەسەلەکان لەمەوە هاتووە. جا ئەگەر ئیتر چەنێ بتوانن بەڵام ئێمە بزانین دامەوتمن لەسەر ئەرز ئێران بەقووەتە لە عێراقا لەسەر ئەرز لە ڕۆژڵاتی ناوەڕەتوانم بڵێم لێرە لە لوبنان لە سووریا ئێران بەقووەتە بەڵام لە ئاسمان ئەمریکا بەقووەتە. شەڕی تەکنۆلۆژیا ئەگەر ئەم مەسئلەیە بە تعبیەی جەماوەر بێ تعبیەی جەماوەر تەسەوڕ ناکەم بتوانێت لەگەڵ سەواریخ و لەگەڵ تەکنۆلۆژیای نوێ ئەوە بکەن بەڵام لەسەر ئەرز کاریگەری هەیە. بۆ نمونە ئەگەر ئەمە فشارێک بێ لەسەر دیاریکردنی بربژێرێک بۆ سەرۆکایەتی حکوومەت لە عێراقا کاریگەری ئەبێ. ئێستا ئەو بۆچی حکوومەت ئیستقالی داوە؟ بۆچی بیر لە بربژێرێکی ترەکەن؟ لەبەر ئەوەی لەسەر ئەرز خەڵک معارزە و خۆپیشاندان هەیە و داوای گۆڕینی سیستەمی سیاسی و ئەو کەسایەتیاناکەن و ئەم حکوماکەن لە عێراقا. طبعا بەس ئەمریکاش ئەرز ئێستا کێشی بۆ دروست نەبووە لە عێراق و لە لوبنان و بڵێن بۆ کێ لەسەر ئەرز ئێران کێشی بۆ دروست نەبووە؟ بەڵێ کە دەڵی لە ڕووی ئەرزەوە ئێران زۆر بەقوت. بەڵێ لە ئێستا ئەوەی کە لە ناو خەڵکا و شەقام داوای دەرکردنی ئێرانی دەکرد و پشتیوانی بۆ چوونەکەی ئەمریکایە کرد و هەموو حکوومەتی عێراقی هێناوە چۆکە و ئەمەش نوعێکە لە سیاست بۆ بەرگرتن بەرگریکردن لەو تایفەی کە هەبوو لەو ئاراستەی کە لە عێراقا هەبوو لە ئەو جۆش و خۆشی کە لە ناو خەڵکی عێراقا بەعکسەوە خۆپیشاندانەکان لە بەسرە بەقووەت بوو لە ناسرێ بەقووەت بوو لە پارێزگا جنوبیەکان بەقووەت بوو لە بەغا بەقووەت بوو بەرەو خوار کە ئەوە کاتە منطقەی شیعە کەواتە خەڵکی شیعە ناڕازی بوو و خەڵکی شیعە داوای کرد ئێران بچێتە دەرەوە و ئەمە وای چاودێران وای ئەخوێننەوە و ئەمریکا وای ئەخوێنێتەوە دەڵێ ئێران هاتووە و خۆپیشاندەکان وای ئەخوێنەوە هاتنە ڕێگەل لەم خۆپیشاندانانە بگرن بۆ ئەوەی کەوا ئەم خۆپیشاندانە گەشە نەکا بەڵکو حکوومەتێک نەبێ بە ئارەزووی ئەمریکا و بە ئارەزووی سعودیە و ئەوانەی لە پشتی مزاهرەتەکانە بوونە
حکومڕانی لە عراق بکەن جا ئەمە مەسلەکەیە بۆی مەسلەکە زۆر ئاڵۆزە باش بەس بە چوونی بەڕێزێنی سەرکەوتن بۆ کام استراتیژیانە ئێستا دوایەوەی کە بڕیاری پەرلەمانی عێراق دەرچوو مەسەلا گەر ئەمریکا ئاسمانی عێراقیشی بەرزتەوە نەمێنێ سەرکەوتن بۆ بڵین پرۆژەی ئێرانیە لە عێراق یاخود ئەمریکی بۆ نمونە بۆ کامیان گونجاوترە ئێستا ئێران لە ڕووی لە ئەرزا بەقوتەوە وکوتمان کاریگەری لەسەر شیعەکان هەیە و لەس بەمەستم شیعە ئەحزابی شیعە ئیسلامی سیاسی شیعە ئەوە تا هەمویان کۆکن و 168 پەرلەمانتاریان کۆ کردەوە بە پشتیوانی ئێران توانێن ئەو بڕیارە بدەن کەواتە ئەحزابی سیاسی شیعە لەگەڵ ئەمریکا بەڵام شقام لەگەڵ شقامی شیعە لەگەڵ ئەمریکایە ئەوان لەگەڵ ئێران ئەم هێزە بەردەوامە بێ و لە لوبنانی شەروەهەیانە لە سووریا شەروەهەیانە بۆیە مەسەلەکان ناتوانین بڵێ ئێستا ینی تەخمین بکەین ئەم استراتیژی ئەمریکا سەرکەوتوە بێ استراتیژی ئێران سەرکەوتووە بێ بۆ هەردوو لایەن هەر هێزیان هەیە و هەردوو لایەن بەڵام سەر ئەوەی کەوا چۆن بە حکمت تەعاملەکەن لەگەڵ ئەم مەسەلەیە چۆن ئەتوانن وا بکەنە ئەو نەوعی یاریە سیاسەکان بگۆڕن نەوعی یاریە سیاسەکان بگۆڕن ئەمریکا بە شێوەیە ناڵێم ئەمریکا ئێستا ملاحەزەی تەسریحاتەکانی ترامپ بکە و حکوومەتی ئەمریکا بکە ئیعتیمادی لەسەر تەکنۆلۆژیای و بەهێزی تەکنۆلۆژیاکەی و ئێرانیش ئیعتیمادی لەسەر شیعەکان و لەسەر ئەحزابی شیعی و لەگەڵ مقاومە شیعەیە لە منطقەی ڕۆژ لە ڕۆژهاڵاتی ناوەڕاست. سپاس دەکەم دکتۆر کامرانگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسەلەن استراتیژی ئەمریکا یعنی پێشتر باز دۆکە ئەمریکا مەسەلەن لە ئەفغانستان و لە عێراقیش شکستێنەوە پێ دوای ئەم جارە پێداچوونەوەیکی پێدا دەکرێت بە استراتیژی ئەمریکا یاخود بڵێن لە سووریاش باز دەکەی کە پاشەکشەی کردووە تو پێش ئەوەی پرسەرەکەی خۆت لەگیر بێ هەندێک وەکو دەڵێن کورتە قەنەعەت بدە بە من ئاوا چەند خاڵێکی کورت یەکەمینیان ئەم خۆپیشاندەرێنێ ئەم دوای عێراق ئەگەر تێبینێتیان کرد بێ زێتر بەوە ناسراوە بە مەیە لە بەرە لای ئەمریکا و دژە بە ئێران و مەسهەبیەت ئەگەر تێبینێت کردویان بەڵام تەسەوڕ دەکەم لەم ڕووداوی کە ڕوویدا لە دوی ئەم مانگەوە بە کوشتنی قاسم سلێمانی جارێکی کە شەقامی شیعە لەگەڵ ئەحزابی سیاسی شیعە لەگەڵ مەرجەعیەت جارێکی کە ئەم معادلە بگۆڕێ یعنی ئەمە چاوەڕوان دەکرێت خۆپیشاندانەکان ئەم دژە ئێرانی و دژە شیعەی تێدا زۆر خاو بێتەوە بە پێچەوانەوە ئەم جارە بەرەو ئاڕاستی دژە ئەمریکا بڕوە وەکو ئەمەی کە باس کرد کاکتۆروتی شەقامەکە مەیلی بەرای ئەمریکادا هەبوو بەڵام ئەم مەیلی بەرای ئەمریکادا لە ئێستا بەدواوە بەرەو کاڵبوونەوە دەچێ وا چاوەڕوان دەکرێت ڕووداوی تر نەیەتە پێشەوە ئەوە قەنەعەتی من دوو سەبارەت بۆی کە ئەم دوو وڵاتە شەڕیانە ئەم دوو وڵاتە چ ئەمریکا و چ ئێران دەبێ ئاگاداری ئەوەی بین شەڕەکانن جگە لە شەڕی گەرم ئەجینە هەردووچیان لە دەروی وڵاتی خۆیان شەڕ دەکەن یعنی ئەم لە دەرەوەی وڵاتی خۆی شەڕ دەکات ڕگەی لە عێراق لە لوبنانە لە سووریایە بەرامبەر بە ئەمریکا ئەمی شەڕەکەی لە وڵاتی خۆی نییە و هەردووچیان لە هەوڵی ئەوەدان شەڕەکە لە وڵاتی خۆیان بە دوور بێت لە دەرەوەی وڵاتی خۆیان بکرێت خاڵش کرد کە پێم وایە گرنگە ئەمریکا و ئێران زۆر بە زەحمەت شەڕی گەرم دەکەن و هەردوو وڵاتەکە بە شەڕ بێن هەردوو وڵاتەکە ئێران نایە شەڕ لەگەڵ ئەمریکا بکە بەڵام دەیەوێ بە شەڕی سارد هێواش بڕاتە پێشەوە بە گەشەپێدانی قودرەت و توانای سەربازی خۆی قودرەتی ئەمنی خۆی قودرەتی ئەبووری خۆی لە دەرەوەی وڵاتی خۆی بۆی کە زیان لە پێگەی ئەمریکا بدە ئەمریکاش بە پێچەوانەوە بەڵام ئەم دوو وڵاتە بە زەحمەت قەنەعەتمان وابێ وەکو چۆن حکومەتی ئەفغانستانی ڕوخان عێراقی ڕوخان وە بە ئاسانی بە ئێران بڕوخێنێ بۆیە تەوەقوعی شەڕی گەرم لەم شەڕە ناکەم ئەمەش خاڵێکی تر خاڵێککە کە ئاگادار بین تەسەوڕ دەکەم ئەویش ئەوەیە ئەم نەرێتی تیرۆرکردنی کە ئەمریکا کردی بەرامبەر بە قاسم سلێمانی زۆر ئاگاداری ئەو بابەتە بین ئەمە قەنەعەت دەکەم بۆ ئەوانەی کە دژی ئێرانیشن دژی شیعەشن و پێشتر زوڵمی شیعەشیان بینیوە زوڵمی ئێرانیشیان بینیوە ئەم پێم وایە ئەگەر بێت و پێیان چاک بێ کارێکی باش نییە بۆ چونکە دابینبوونی ئەم نرێتە لەلایەن ئەمریکاوە خراپە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایانی دەبێ ئەمریکا ئەگەر ئەمە بۆ بچۆتە سەرێ بەبێ کاردانەوە ئەم نرێتە لەوانەیە سبەینێ زۆربەی نەیارەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم شێوازە لە ناوبەرێواتە ئەمە نرێتێکی خراپە تۆ لە ڕێگەی تیاری بێفڕۆکەوانەوە کەسێکی نەیاری خۆت لە وڵاتێکی تر ئیختیال بکەیت هیرۆریکە ئەمە خراپە لەوانێ سبەینە ئەمڕۆ ڕوو لە ئێرانە سبەینە ڕوو لە شوێنێکی ترە واتە ئەمە نرێتێکی خراپە یعنی ئیدانەکردنی ئەم کارە وەکوەوەی کە نرێت و وەسیلەیەکی خراپی گرتووەتە بەر ئەمریکا بە تەکید کارێکی زۆر خراپی کردو ئەو زە پرسەرەکەی خۆت باشە سەبارەت بە بڵێن پرۆژە و استراتیژیانی ئەمریکا و مەسەلەن پرۆژەی ئەمریکا پێشتر بازەوەکە لە ئەفغانستان وەکو پێوی سەرکەوتنی بەسێنەوە لە عێراق پێ دوای ئەم جارە لە عێراق سەرکەوتن بەرز بێنێت مەسەلەن پێداچوونەوە بکە ئەگەر شکستێک هەبێ دەبێت جارێککە ئێمە پێناسەی با بڵێن شکست بکەین ئایا بە فعلی لە ئەفغانستان لەکوێ ئەفغانستان شکستی هێناوە ئەمە قەزیەکە خۆی ئەگە تێبین کردوێ ئەمریکا لە هەر وڵاتێک کە بەرژەوەندی تێدا بێ
ئەمە دەگەڕێتەوە بۆ پرۆژەکەی کیسنجەر و مەبادی نیکسۆن و ئەمانە ئەمیش لە هەر وڵاتێکە با بڵێن حزوری ئەمریکای هەبێ ئەمریکا زۆر لە هەوڵی ئەوەدا خەرجی لەمانەوەی خۆی خەرج نەکا یعنی چۆن دەوێت بەرژەوەندەکانی بپارێزێ بەڵام با بڵێن خەرجیش نەخاتە سەر میزانی ئەمریکا ڕۆ چۆن لە شەڕی داعش ئەگە تێبینیمان کرد بێ چەکی دەست سوپای عێراق و چەکی دەستی پێشمەرگە و چەکی دەستی داعش حالەتێک دروست بوو هەر سێ گۆشەکە چەکی ئەمریکی شەڕیان دەگرەوە ئەو شەڕی لە سوپای عێراقی و دەستی داعش چەکی ئەمریکی بوو ئەو شەڕی کە جارێک کە سوپای عێراقی چەکدار کرا هەر بەجێشی ئەمریکی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کەواتە ئەمریکا بە بەردەوامی لە هەر وڵاتێکدا بیر لەوە دەکاتەوە لە ڕووی میزانیەوە زەرری زۆر نەکەوێتە سەری دوو لە ڕووی خوێنەوە ینی هەوڵەدا کەمترین سەربازی لە شەڕاندا بۆتە بە شێوەیەک ململانەیەکان چۆن تەوقید دەکە کە بەرژەوەندەکانی پارێزراوە بێ بەڵام خوێن نەبەخشێ و پارەش نەبەخشێ لە عێراقدا مەستم لێردا لەوەدایە لە عێراقدا من قەناعەتی ئەوە بابرێن تەحلیلی خۆمە بۆ ڕووداوەکان ئەمریکا نەدەهێڵێ عێراقێکی بەهێز دروست بێتەوە بۆ دوایان بێ مامەڵەی لەگەڵ بکەوەکو هێزێک داوای ڕێکەوتنامەی تازەی لەگەڵ بکەوە لە پاراستی بەرژەوەندیەکانیدا زەرەر لە بەرژەوەندیەکانی یان حساب بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکانەکە هێندە بەهێز بێتەوە ئەوە چاوەڕێ ئەوە بن کە ئەمریکا زۆر بە زەحمەت ڕێگەی بە عێراقێکیوە بەهێزەدا لە هەمان کاتیشدا ناوێ عێراقێک بێ خاڵی بێ لە موسسات و خاڵی بێ لە ئەمن و خاڵی بێ لە ئاسایش بۆی فەوزایەک دروست بێ زارێککە محتاج بێ کە زەیشی خۆی بێنێتەوە خەرجی لێ بکە بۆیە ئەمریکا لە با بڵین ئەم حالەتەی کە عێراقێک بێ بتوانێت وڵاتی خۆی بپارێزێ تێک نەچێ لە بەرامبەر بۆی کە عێراقێکی بەهێز بێ ئەم حالەتە باشترین شێوازە بۆ سەرکەوتنی سیاسەتی ئەمریکا بۆ تۆ تێبینیمان کرد بێ لە دوای جەنگی بابرین تاکزەڵ سەریەوە سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕات بە شێوازێک لە شێوازەکان دەڕوە ئەگە تێبینیمان کرد دۆستی ڕاستەقینەی نییە ینی تۆ ناتوانانی بڵێ فڵان دەوڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دۆستی هەمیشەیی ئەمریکایە بەڵکو سعودی و ئیمارات با ئەوە ڕوونکە وڵاتی بێهێزن واتە ئەمریکا دەیەوێت بە گشتی بە یەک ئاست وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو بێهێزی بڕنەوەتە وڵاتی بەهێز نەمێنێ بۆیە زۆر بە زەحمەت هەست بەوە دەکەی ڕێگە بە هیچ وڵاتێکدا کە بەهێز بێت سعودیش بەهێز بێتەوە هەمان گرفتی لەگەڵ ئێران بۆ ئەوکو ئێران لەگەڵ دروست دەکەم مامۆستا پێت دوای وەکو دکتۆریش ئاماژەی پێکردنی شەڕی ڕاستەوە خۆ دروست نابێ هەر شەڕ مەسەرەنگە شەڕەکە دروست بێ ڕەنگە بڵێن لە عێراق بێیان لە لوبنان یان لە یەمەن خۆی هەموو احتیمالەتەکان کراوەیە ناتوانین ئەو بڵێن ڕاستەوخۆ ئەمریکا دەستەوە شوێنێ و یان لە ڕێگەی حشتی شعبیەوە لە ڕێگەی حزب الله هەمووی واردە چونکم هەمویان پێکەوە اتفاقیان کردووە دەبێ ئەجنبی لە منطقە نەمێنێ و ئەگەر فتوا درا و بڕیار درا دیارە هەمویان دەسەکەنەوە باش بەس دەتوان بوون بنکە سەربازەکانی ئەمریکا لە سعودیە نازانم لە قەتەر لە کوێت ئازین چۆنە بکەن ئەمە لە سووریا لە عێراق ئەو کاتە مەسەن بۆ نمونە لە سعودی ئەوانەوە توانن لە یەمەنەوە بیکەن حوسەکان کردیان دایان لە ئارامکۆ ئەوانە خۆ پرۆژێکی زۆر گەورە بوو کاریگەری لەسەر نەوتی سعودیە و لەسەر اقتصادی سعودیە ئەوانە هەبوو دەتوانن ئەوە بکەن بەڵام ئەمەیانە ئایا چەندێک لە مەسلحەتی ئێرانە ئایا ئەگەر ئێران بێدەنگ بوو لەم پەرچەکرداری نەبوو ڕنگدانەوەی چی ئەبێ بۆ ناو خۆی ئێران بۆ ئۆپۆزیسیۆنی ئێران و ئەگەر دەستی کردەوە بێدەنگ نەبوو کاریگەری لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی اقتصادیەوە چیە بۆ ئێران ئەمە هەردووی بێدەنگ بوونەکەی چۆنە و بڵین من بەڕێی من ئەگەر بێدەنگ بێت لەبەر ئەوەی ینی خەتەری خۆی هەیە بۆ ناوخۆ لەبەر ئەوەی ئۆپۆزیسیۆن زۆر لێ بەهێزە و ئەو کاتە ئەمریکاش دامیانەکە دامی ئۆپۆزیسیۆنەکە ئێران نەوع شکستە هێنێ لە منطقەکە بەگشتی و لە ناو ئێرانیش بەتایبەتی ئەمە ئەگەر دەست بکاتەوە بە هەمان شێوە هەم فەوزایەکە بێت لە منطقەکە هەموو لە ئەمریکاکە دەستکراوە بێت لە هەموو اینجا دێتە ئەوەی کە سراعەکە بە شێوەی ینی لە سەرەتا ناڵم لە دوایە بەس لە سەرەتا تەکنۆلۆژیای عسکەری دەورە بینێت ینی تەکنۆلۆژیای عسکەری لە سەواریخ و لە تێران و ئەوانە دەورە بینێت لە حەسمی شەڕەکە بەڵام شەڕی درێژخایەن لە خزمەتی ئەمریکانی و ئەمریکا هەروە بووە لە مێژووە لە خزمەتی ئێرانیان لە خزمەتی ئێران و لە خزمەتی شیعەکانە لە منطقە جا بۆیە ئەمە تەسەوڕەکەم هەردووکی هەر ئەبێ دراست بکرێت هەربی درێژخیان لە بەرژەوەندی ئەمریکادانی لە کاتێک ئەمریکا مەسەن ڕەنگە بڵێن ڕووی سەربازی و نابەرامبەر تەکالیفی زۆرە هەرمانەوەی سەر لە عێراق بۆی ماوەی کە قاعیدە هەبوو داعش بوو ئەمریکا لە زمانی قاعیدە بێزار بوو لە ئەفغانستانیش بە هەمان شێوە لەبەر ئەوەی نەفەسێکی درێژی نییە لەبەر ئەوەی خاکی خۆی نییە وابەستە نییە بوێنەوە و مانەوەی تەکالیفی اقتصادی زۆرەوێ بۆیە ئەم مەسەلانە ینی ئەمریکا تایە سەرکەوتو ناوێت بەس پێشبینیەکان بۆن کە ئێران بێدەنگی هەڵبژێریان وەڵامی کێوێ لە ڕێی بۆ نمونە ئەوانەی کە بڵۆ هاوپۆیمان و نازام دۆست و لایەنگری خۆنی ناتوانانی ئەوە بینکە ئەمێنێتەوە سەر
ئەقڵێت ئێران چۆن بیرەکاتەوە ئێران خۆیان بەگشتی ینی مەبدەئی مەزلومیت بە قووە دەزانن بۆ خۆیان باش کە ئێستا بینی ئەو پرسانی کە هەیە شار بە شارەگەڕێن جارێک نەقوم و جارێک نەمەشەد و تاران و دوای ئەوە چەند کرمانوانە ئەمە بۆ تعبیەکی جەماوەری اینجا بۆ مەواسات بینی علی خامنەی لە بێردەم 5 میلیۆن کەسا گریا ئەخرەمە ینی ئەمە دەیانەوێت بەو شێوەیە قووەتی خۆیان پیشاندن لە ناو خەڵکی خۆیان ناو قاعدەی خۆیانە جەماوەری ئێران لەبەرەوە جەماوەرێکە تۆراون لە حکوومەتی ئێران لە ویلایەتی فەقی دەیانێت بەم شێوەیە ئاشتی بکەنەوە بۆیە ئاوا شار بە شارەگەڕن و هەروەها کاریگەری هەڵدن لە شیعەکانی عێراقیش بکەن لەو مەسەلە و لە شیعەکانی لوبنانیش تەوحیدێک دروست بکەن کە شیعەی معارض و شیعەی ئەوەی کە لە دەسڵاتەیە ئاشتی کەنەوە بەڵام ئەمەش ناتوانین دیسان بڵێ ئەم شەڕە ئێران دەست پێ ئەکا یان نا بەڵام بەم ئێستا ینی خەریکە ئاشتی منطقەکە بەگشتی تێکەچێ و ترسی ئەوەی هەیە شەڕێکی گەورە بێ لە منطقەکە بەڵێ ماوەسا زۆر بە کورتی نی خولک پێ دوایە ئەو هیلالە شیعەیە کە ئێستا ئێران مەسەرەن لە عێراق و دەڕوا بۆ سووریا و بۆ لوبنان و یەمەن بمێنێت خۆی ئەمەی کە ئێستا ئێران بکو استراتیزت کاری سەر دەکات دەیەوێت پامێک بداتە ئەمریکا بەوەی ئەگەر تۆ ڕۆژێک لە ڕۆژان دەسەڵاتە فەوقیەکە لەم شوێنانەی کە شیعی تێدایە بڕوخێنی بەڵام کۆمەلگای شیعی میلەتی شیعە میلەتی ئێرانی میلەتی دۆستانی ئێران هیچ حکومڕانەتێککە لەسەر ئەو خاکە قبول ناکەن وەکو میلەت وەکو گەل بۆیە تۆ هەر کارێک دەکەی دەبێ بیر لەوە نەکەیەوە کە ئەم وڵاتە بە غیری خۆمان بە غیری هاونیشتیمانەکانی خۆی حکومڕانی بکرێ ئەمە پەیامێکەوەتە ئەم میلەتە بەو شێوازە دەڕوە ئەو میلەتە تەنها حکومڕانەکەی خۆی دەوێت تەنها مەرجعیەتەکەی خۆی دەوێت تەنها هاو حکومڕانەکە و هاو زمانەکەی خۆی دەوێت باش سپاسان دەکەم زۆر سپاس بۆ ڕێزان دکتۆر کامران باوەنزادە مامۆستای زانکۆ مامۆستا بران محەممەد فەرەجە ناوی پێشووی پەرلەمانی عێراق سپاسان دەکەم زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ